بیسەرانی بەڕێز کاسبکارانی خۆشەویست خوا بازارتان بە جگە لە لەش ساغی بازارێکی گەرم و گوڕ لە هەموو شتێک مای دڵخۆشیە ئەوەی کە خەڵک میزاجی نییە سەردانکەر زۆرە و کڕیار کەمە ئەوە کێشێکی ئێجگار گەورەیە کە بەشێکی زۆری وڵاتانی جیهانی گرتووەتەوە. ئەمە هەفتەی پێشوو باسی بابەتێکی گرنگمان کرد بە تەمانین هەروە بە ئاسانی دەستی لێ بەرەڵاکەین ئەوش بابەتی گواستنەوە و بابەتی لۆجستیکە بابەتی تەکنەلۆژیای گواستنەوەی کاڵا و شتومەکێکە لە وڵاتێک و بە وڵاتێک دەجێک و بۆ جێیەکی دیکە سەرنج بفەرمونون 10,000 فڕۆکە ئێستا لە ئاسمانە دێت و دەچێت زیاتر لە 400 ملیۆن کۆنتێنەر کاڵا و شتومەکیان هەڵگرتوویان بەتاڵن لە دەریاکان و دەزەریاکانە مەلە دەکەن و دێن و دەڕۆن سەدان هزار بار هەڵگر و ترێلەی گەورە لەسەر شەقامەکان کاڵا و شتومەک دەگوازنەوە هەزاران فارگۆنی شەمەندۆفێر کاڵا و شتومەک دەگوازنەوە چۆن ئەم کاڵانە دەگوازرێنەوە ئەو ئاوەی تۆ دەیخۆیت ئەو نانەی تۆ دەیخۆت ئەو خورمایی تۆ دەیخۆیت ئەو ئۆتۆمبیلی تۆ دەی ئاژوویت ئەمانە چۆن هاتووە چۆن ڕۆیشتووە لە پشتی پەردەوە جیهانێکی زۆر سیر و سەمەرە دەگوزارێت کە جاری وا هەیە لە ماڵپەڕێک لە ئینتەرنێت داوای جووتێ پێڵاوەکە لە هەفتەی داهاتووەگات ئەیشگاتە دەستێت ئەوە چۆن چۆنیە هەندێک جار ڕوئەدا هەڵە بەڵام ئەوش زۆر نییە شانی باس نییە ڕۆژانە سەدان ملیۆن ئۆردەرەکرێت لەم جیهانەیە ڕۆژانە ملیۆنان مامەڵی بانکی لە ڕێگەی سیستمی سویفتەوە دەکرێت قەت ڕۆژ لە ڕۆژان نازانم بۆ ڕووینەیە ملیۆنێک دلار بەگەڵت بێتە سەر ئەژمارە بانکیەکەت زۆر کەمە ئەوە هەمووی بابەتی گواستنەوەیە گواستنەوەی پارە بێ گواستنەوەی کاڵا و شتومەک بێ هەشتێکی دیکە بێ لەگەڵ دکتۆر حامی ساڵح هەرکیە هەفتەی پێش و گفتوگۆم کرد ئەم جارەشە لەگەڵ بە ڕێزیان دەیکەم چونکە قەولمدا کە لە کوێ پچرا لەوێ گرێ بدەمەوە لە کوێ پچرا لەوێ کە باسی ئەوەمان کرد ئێمە وەکو هەرێمی کوردستان دکتۆر لە کوێی هاوکێشەی بازرگانی و ترانزیێتین و ئەم جیهانە ئاڵۆزی کە لە دەوروبەرمان دەگوزارێ هەندێک جار زۆر ئاگامان لێ نییە سەرباری وی کەسانی پرۆفشنەڵی وەکو جەنابی شەکاری تیاکەن کۆمپانیای کوردی زۆرن کە لە بواری لۆجستیکا کارەکەن زۆرن زیاتر لە چ وڵاتێک کاڵای چ وڵاتێک بۆ چ وڵاتێک وازنەوە خۆی ئەمە ناگەرێتەوە لەسەر کۆمپانیا کە کاڵای چی وڵاتێک ئەگەرێتەوە لەسەر بازرگان لە چه وڵاتێک حەزی لێ بێ ئێمە وەکو کۆمپانیای گواستنەوە بۆی ئەگوازن چی لە منی بازرگانەکات و هەڵبژێرم بۆ گواستنەوەی کاڵاکەم خاڵەکان زۆرن بەڵام یەکەم شت سمعی تووە کە لە بازارە تۆ لەگەڵ کێ ئیشەکەی کە ئایا ئەم کۆمپانیا وجودی هەیە جێومەکانی دیارە لە بۆرسەیە بەناوبانگە لەناو بازارە بەناوبانگە و جگە لەمەش ئەمە کۆمپانیەکانی ناوخۆی کە بە شێوەیەکی با بڵێن زۆر زانستیانە ئیش ناکەن تەنها لە ڕووی ئەمەیەکە ئەم بارە کەسێکی ناسیار بێ بەڵام کۆمپانیەکانی تۆزە پێشکەوتو کە لە بواری نەوتا یان کۆمپانیەکانی دەرمانسازی ئەمانە تەنها بە دوایی سمعە و ناو لە بازارەوە ناگەڕن داوای هەندێک بەڵگەنامەت لێکەن هەندێک شەهادە و شتوات لێگەنامەی تۆ چییە بۆ نمونە ئێستا کەسێک پرۆژێک دروستکە پرۆژەیەشی با بڵێ نیشتە جێبوو بازرگانیە حکومت داوای خطاب زمانی لێکە ها بڕێک پارەدانی لە بانقاوە گارانتی تۆ ئەمڕۆ لە کاتی کە لەگەڵ تۆ قسە کەم ڕەنگە سەدان کۆنتێنەر لە ژێر ڕەحمەتی تۆ ستافەکە تابێ بە چ پێوەرێک ئەم متمانەیە وەرگرتووە هیچ پارە و لە باقێک داناوە هیچ چ گەرانتیەک هەیە جوان پرسیارێکی زۆر گرنگە کۆمپانی ئێمە 250 ملیۆن دینار وەکو پشتیوانی یان وەکو ئەویتر لە بانقەوە داناوە باقێک لە عێراق لە عێراق لە عێراق بێ ئێمە بەداخەوە کۆمپانی بیمەمان نییە بەو شێوەیە کە بارەکان بیمە بکە بەڵام کۆمپانی ئەمە چونکە لە تورکیاش ڕیجستر کراوە بە هەموو شێوەیەک بارەکانی ئێمە 250 ملیۆن دینار زۆرە جاری وایە پس کۆنتێنەرێک تۆ ئەمەی دانانی کە شخصەکە بیبینە بزانی
کە ئەمبارە چۆنە چونکە داوەک تۆ وەکو شتێکە مثلەن حکوومەتی جنوبی حکوومەتی فدرال داوا ئەکا ئەلە ئیتر کۆمپانیەکانی گواستنەوە ناتوانن بە 1 ملیۆن دینار کۆمپانیادا بمەزنن ئەبێ کەمتر لە ئەوەندە پارە نەبێ بەڵام مەبەستی ئێمە تەنها بەس ئەم پارەیە نییە کە لەوانەیە ئەستان ئەم پارەیە زۆر پێش چاو نەبێ ئێمە چونکە کۆمپانیێکی نێودەوڵەتین هەموو ئەم بارەی کە ئەیهێنین ئێمە بیمەی تایبەتمان هەیە داوا ئینشۆرەنسی تایبەتمان هەیە چ دەریایی بێ چ ئاسمانی بێ وەچی گواستنەوەی وشکانی هەموو بیمەکانی نێودەوڵەتیمان هەیە ئینشۆرەنسمان هەیە کە ئەم بارە ئەگاتە شوێنی خۆی هەر شتێکی کە بقەومێ ئێمە ئامادەین کە کۆمپانیایەکی گواستنەوە فاوڵێک بگرێت کێشە بۆ بارێک دروستکە بەڵێ سزا بدرێت تەنانەت داش بخرێت بەهاکەی بەقەدەر نرخەکەی بەقەدەر ئەو بارە نەبێت کە لە ناوچوو مافی کڕیار و فرۆشیار لەوات چی لێت قوربان من دە ئۆتۆمبیلی گران بەهای لە جۆری لامبورگینی و بۆگاتین بە کۆمپانیایەکە ناردووە بەڵێ کێشەی بۆ دروست بوو بەڵێ لە گواستنەوەیە تۆ ئەمە بزانە کاتێ شتێکی گران بەهایە بە هیچ شێوەیەک ئەمە ئەم کولتورە ئەبێت لە ناو خەڵکی ئێمەش چابێ نەکە تەنها گواستنەوە تۆ ئەبێ لە ڕێگای کۆمپانیایەکی ئینشۆرەنسا تۆ ئەبێ باری خۆت بیمە بکەیت بە دوای ئەمە نەبی کە ئەگەر ئەم بارە شکا و خراپ بوو من بە دوای محکەمە و حاکم و ئەوانە بچم پارەی خۆم وەرەگرم کەواتە من خۆم وە کۆمپانی ئارکستار بارە کە ئەگەر بەهایەکەی زۆرتر لە 20,000 دلار بێ من ئەمە قوبول ناکەم ئەلێم ئەم بارە ئەبێ ئینشۆرەنسی بۆی بکرێت ئینشۆرەنسی بۆ ئەکرێت ئەگەر هەڵەکە دوایی بەهۆی تۆ مەسەن لە گواستنەوەیە هەڵەکە بەهۆی کۆمپانیای گواستنەوەکەەوە ڕوویدا کۆنتێنەرێک ئەتری هێناوە شکاوە کێشەی بۆ دروست بووە ئەنتیکەیە هەر شتێکە زۆر گران بەهاش نییە بەڵام کۆمپانیای ئینشۆرەنسەکە بیمەکە پارەکە لەکوێ دەسەنێ ئەوە هیچ قەرەبووی منی کردەوە 2000 مۆبایلم مرد بووە ئەو قەرەبووی منی کردەوە بەڵام دواتر تۆ هیچ بێگوناح دەرەسی وەکو بەرزەکی بانان بۆی دەرەچی وەکو کۆمپانیای گواستنەوە ئەی کۆمپانیای بیمە هیچ ناکات خۆی بزانە کۆمپانی ئەسەن سیستەمی بیمە ئەمەیە کە بیمە هەیە کە تۆ بە بەردەوامی بیمەی خۆت ئەدەی تەواو کە ئەم بار هەلگرە یان ئەم کۆمپانیە بیمە ئەەکەی بە تەواوی بیمە هەیە کە بیمەی شۆرت تایم پێ دەڵێن کە لە بووی تەنها یەک بارە تەواو کەواتە ئەو کۆمپانی بیمەیە ئیتر سیاسەتی خۆی ئەمەیە بۆ نمونە ئەلێ ئەم بارە با 1 ملیۆن دلارە من 100,000 دلار وەکو بیمە ئەبێ بیدەی بە من تەواو هەتا من ئەوەی قبول بکەم بێ ئەم بارە ون بێ و هەر شتێک بێ ئیتر ئەمە کۆمپانیای بیمەزانە کە زۆر بە دەگمەن ئەو هایە لێ بەڵام ئیتر ئۆکێ باش لە بابەتی گواستنەوە و ترانزێت و هەموو ئەم شتانە لە خاڵی یەکەمەوە گرنگە لە خاڵی کۆتاییش کە هەم یەکەمە هەم کۆتاییە دەواازە سنوورەکانە یەکەمە ئەگەر کاڵاک بێتە ناوە کۆتاییە کە کاڵاک دەی دەچێتە دەرەوە ئێمە وەکو هەرمی کوردستان کێشەکانمان چییە دکتۆر لەم بابەتەیە ینی بۆ ئێمە نەبووین بە وڵاتێک کە بکەوینە سەر نەخشەی گواستنەوەی جیهانی چی بکەین بچینە سەر ئەو نەخشەیە کێشەکانمان لەکوێیە دەردەکە لەکوێیە بەڵێ خۆی خاڵەکان زۆرن بەڕاستی و ئەزانم لەگەڵ هەر بازرگانن قسە بکەی لەوانەیە زانیاریەکانی لە من زۆرتر بۆ گلەکانی زۆرتر بێ بەڵام تۆزی بە شێوەی زانستیانی قسەی ئەەکەین و سیرەکەن یەکەم شت بەڕاستی ڕێساکانی گومرکی لە عێراق بە بەردەوامی لە گۆڕاندا تەواو کە ئەمە زۆر کێشەی گەورە بوو تاجر دروست دەکە بۆ نمونە نابێەوە نەبگۆڕێ لە وڵاتی تراوانی ناوانە لە هیچ شوێنێوانە نەکە هەلوڵات مەسەن لە تووشیا بۆ نمونە لە چینوانە چەند ساڵ لەم بوارە کارەکەی هەر ئەو ڕێسایە بووە ئەو ڕێسای دەستکاری نەکراوە دەستکاریش بکرێ گرنگەکەی لەکوێیە مەجال بە تۆ ئەدا یەک ئەگەینە ئەو خاڵە کە بۆ نمونە تورکیا سوشیال میدیا و پلەتفۆرمی تایبەتی خۆی هەیە تەواو کە بۆ هەموو ئەم تاجرانە و بازرگانە و بۆ هەموو شەریکاتی لۆجستیک ئەمە ئەچێ کە ئەمە گۆڕاوە بۆ نمونە ئەم ڕێسایە گۆڕا تەواو ئەمە یەک کەواتە تۆ ئاگادار ئەەکەیەوە باش دوو تایمی بۆ دائانێ تەواو ئەلێ ئەم بۆ نمونە تۆ بۆ داخلکردنی ئەم بارە پێویستیت بە ئەم شەهادەیە هەیە ئۆکەی بەڵام چی ئەلێ ئەمە گرنگە کە قەت تورکیا تووشی کێشە نابێ
چی ئەلێ لە ئەمڕۆوە تەواو هەر بارێک ئەگەر بار بکرێ ئەبێ ئەم مەرجەی دەبێ بەجێبێنێ بەڵام لە دوێنێەوە ئەگەر بار کراوە تەواو پێویست ناکە حەزەکەی 2 مانگی تر بگاتە ئێرە تەواو چونکە تۆ بار لە سینەوە ئەینی کە یەکسەر سواری باخیرە بوو تەواو من هیچ گۆرانکاری باوشتە نەکەم نە لە ڕووی ئەوراقەوە نە لە ڕووی بارەوە لە هیچ شتێک من ناتوانم بکەم تەواو ڕوویەوە زۆربەی گۆڕانکارەکان لە بەرژەوەندی بازرگانە بوو بێ یان هەمیشە بە ئاراستەی تونکردن و ناڕەحەتکردنی بازرگان و ئەمانە بەداخەوە مەسم وڵاتانی ترە جارێ هێشتا ئەنی کاتێککە تورکیا بۆم نە گۆڕانکارێکەکە گۆڕانکاری بکە لە ماوەی 2 ساڵە ئەم دێ زۆربەی لە بەرژەوەندی ئاسانکاریە بۆ یا قورسکردن و ناڕەحەتکردن و جێڕچەڵکردن بۆ بازرگان لە بەرژەوەندی ئاسانکاری بووە چونکە وڵاتی تورکیا بۆ معلوماتی هەموو بینەران و جەنابەت ژوورێکی تایبەتیان هەیە پێی ئەوترێ ژووری فکری ژووری تایبەتی ئابووری بازرگانی لۆجستیکی تەواو کە کەرتی هەموو کەرتەکان ئەگرێ کە هەتا سەرۆکوەزیران ئەگەر پێویستی بە شتێک بە ڕاوێژ بەم ژوورە ئەکا یعنی جگە لە وەزارەتەکان تۆ ژوورێکی تا بۆ چونکە پێی ئەوترێ بەرژەوەندی وڵات نە بەرژەوەندی حەزبەک نە بەرژەوەندی حکومەتێک تەواو ئاسایشی نەتەوەی وایە ئافرین ئەمە زۆر گرنگە کە بەداخەوە بوونی ئەوشتە نە لە عێراقا هەیە نە لە کوردستانە تەواو لە کێ پێک هاتووە لە نوخبەکان لە شەهادە بەرزەکان کە خۆیان سەلماندووە کە لە ڕووی زانستیوە و علمیە و ئەزمونیەوە پێشکەوتونە نەکە لە یەک کەس و دوو کەس نەکەس مدیرە نەکەس ژێردەستە هەمووان یەک دەسەڵاتیانە تەنها ئەمەیە کە قرارێک کە ئەدرێ لە ڕووی بەرژەوەندی ئەم شوێنە ئەم وڵاتە چەند بۆ نمونە بریتانیا هەر حزبك هەر حکومەتەکە بێتە سەرکار هیچ لە قرارەکانی دەرەوەی بریتانیا ناگۆڕێ هیچ لە سیاسەتی دەرەوەی بریتانیا ناگۆڕێ بۆ چونکە ئەم حکومەتە و ئەم حزبە قرار لەسەر ئەمە نەداوە لەمە سەروتر ژوورێکی فکری خۆیان کە هەیتیان ئەمان قرارەتە هیتریشتی ناوخۆ ئەویتر ئەمە گرنگە کە بەرپرسان کە دەسەڵاتدارەکان بیر لەوە بکەن کە کاکە سەر چاوم وەزارەت و ئەمانە هەموو لە جێی خۆی چی ئەکە ئەگەر من ژوورێکی بیرکردنەوەی وڵات ئابووریان بۆ ژووریان تایبەت هەیە بە بابەتی گواستنەوە کێ وەسەن تووشیا نەبەست گواستنەوە بزانەت سێ بەشی زۆر گرنگ هەیە کە ئابووریە بازرگانیە و گواستنەوەیە ئەم سێ بە یەک بەستراوە کە زۆرتر هەر جۆرە قەرارێک لەسەر ئەمە بدرێ ئەمان بە شێوەیەکی زانستی سەیریەکەن و بە شێوەی ئەمە سەیری ئەەکەن کە ئەم قەرارە بۆ 20 ساڵی تر چ تەسیرێک لە باش ئێمە وەکو کوردستان کێشەکەمان چییە؟ ئۆکێ ئێمە ئەم جۆرە ژوورانە و بیرکردنەوە و زانست و ئەمانەمان نییە تەواو باشە ئێمە شتێک کە هەیە ئەمەیەکە یەکەم شت ئێمە کار بە یاسا و ڕێسایی 30 ساڵ و 40 سال پێشەکەین یعنی ئێستا یەک دنیا گۆڕانکاری لە عێراقا ڕووەدا بە بێ ئەوەی هیچ بازرگانێ لێ ئاگادار بێ ئەچێتە بارەکەی گاتە بەردەم دەواازەکە لێ وەڵاکەکە قەرار گۆڕاوە ئەو قەرار گۆڕانە ڕەنگە مەسەن بڵێت ئەم بارە ئەبێت ئەم لێپێچینەوەی زیاتری لێ بکرێت کە ڕۆژێک زیاتر دوا دەکەوێ کێ باجەکەیەدات کێ باجی و دواکەوت نادا کەس تەنها بازرگان من نمونەیەکی هەر هەفتەیەک پێش بۆ جەنابەت بینم لە ئۆمقەسر حکوومەتی فدرال یەکسەر قەراری دەرکرد وتی کە بۆ هەموو کالەکان ئەبێ شەهادەی COC هەبێ COC چیە Certificate of Conformity و Quality Control ئیتر ئینترتێکە SGS و کۆمپانیەکانی تر ئۆکەی من کێشەم نییە لەمە و دو ئەیهێنم بەڵام باری منستە گەشتووە یان بەیانی ئەگاتە ئۆمقەسر من لەکوێ COCش بە چ شێوەیەک ئەدرێت تۆ ئەم کۆمپانیە کوالیتی کۆنترۆل ئەبێ بێ باری تۆ بیبینێ چۆن کوالیتی کۆنترۆل من شەهادەی کوالیتی کۆنترۆل بە تۆ بدەم یان ئەبێ بچێ بۆ کۆمپانیای کوالیتی کۆنترۆل کە شەهادەکەی وەرگێ بەڵام ئەم بارە لەسەر دەریایە ئەم بارە لە حدوودە تازە گەشتووە
چی بکەم سەری ئەڕۆی تۆگەیتە تاسەیەک توانێت بڕاردانە نەماوە ئەمە چی بوو بە 1 هەفتە تاخیر بە ڕێزم هەیە گەندەلی لە دوای ئەم جۆرە قەرارانە یەکەم شت کە دەرئەکەوی گەندەلێت دکتۆر کابرا برسی بوو تیانەک و یەک چەنەکەوتی دوو کولێرە چونکە برسیەتی خیاڵی لای ناوسکێتی ئەمە بۆ کە بە پارە کاتێک کە حکوومەت بڕیارێکەدا لە ناکاو و بازرگان ئاگادار ناکاتەوە لە ڕێگەی مێدیا و لە ڕێگەی سۆشەڵ میدیا و لە ڕێگە و پلتفۆرمانی کە هەیە نمونەم پێ بڵێم بۆ منە چ زیانێک ئەگەێنێ بە بازرگان هیچ زیانێکەکە بە کۆمپانیای لۆجیستیک کە تۆش قەرار وایە ئەم بارە بە 4 ڕۆژ بگەێنی بە 7 ڕۆژەی گەێنی بەڵێ چۆن ناگا یەکەم شت ناو و سومعەی ئەم کۆمپانیا تێکە چێ چونکە بازرگان هەندێک جار هەیە من تەلەفۆن بە برادەرێکم کردووە باری ئەو داخل بووە لەوانەیە باری ئەو بە 1 ساعت پێش ئەو بارە داخل بووە کە ئەم قەرارە تەنفیز نەکراوە تێگەی من چۆن ئەمە بسەلمێنم کە ئەم شتە ڕووداوە ئەمە یەک دوو بەڵام زۆر جار هەیە کۆمپانیەکان ئەلن کاکە ئەم بارە تۆ لە دووبێەوە بۆ نمونە هەتا هەولێر بە چەندی ئاینی من $1 زۆرتر نایدەم تەواو ئێمەش ئەلن کاکە بە ئەوەندا تەواو ئەبینی ئەم شتە ڕوو ئەدا 4 ڕۆژ 5 ڕۆژ بار تەخیرە بێ ڕۆژانە تۆ ئەبێ غەرامە بیدەی لە بۆ سایق بێ لە بۆ هەر شتێک بێ تەواو کێ ئەدا کۆمپانیای لۆجیستیک ئەبێ بدە کۆمپانیای گواستنەوە تەواو چونکە ساحبار ئەل من هیچ علاقەم پێ نییە ئێوە زۆر لەمەتان هەبووە زۆر ئەسن ئەمە کێشەیەکی ڕۆژانەی ئێمە بەداخ مەسەلەن تۆ تا ئێستا مامەڵی چەند هزار چەند سەد باوەڵین مامەڵی بازرگانی کردووە دیارە چەند کۆنتینەر لە ڕێگەی بوو منە کۆمپانەکەی تۆ گوازراوەتەوە بەڵێ من بەڕاستی ئەم دیتیانم نیناوە بەڵام چونکە کۆمپانیای من بە سیستەم ئیشەکە مە سیستەمێکی تایبەتی گواستنەوەمان هەیە کە هەموو بارەکان بە جوورەی سیستەم نەکە بڵین لاان ئەکسل یان وۆرد یان وەرەقە ئەم هەنیەتەوە بە جوانی دیارەکە بوونم لە ئەو مانگە چەند کۆنتینەر چەند سیارە چەند تۆن کالا بەو شوەیە داخل دەیان کەیسی لەم جۆرە تێکە بۆ هی کێشە کارگەڕی و ڕۆتینەکانی دەواازدان کەیسم هەبووە نەدەیان پاری زۆرە زەر کردووە زۆر چەند مەسەلەن دیارە ئستیمەیتی کردی خەمڵێ باور بکە زەرەری مانگانە خۆی لە 9 هەتا $10,000 دەدا بەس بەهۆی ئەوە بەس بەخۆیەوە باش ئۆتۆمبیل ئەگە ترانزیت بێت لە وڵاتی کوچە وڵاتێکە بە کوردستانە تێپەڕێت ئەم ئۆتۆمبیلە ئەشوراس و بیمەی هەیە بەڵام جادە و ڕێوبانی ئەوان باشترە لە ئێمە هەمومان شایەتی بوو زەمی لەرزەکەی تورکیاین باکووری کوردستان گەڕەکەمی وێران بووە حکوومەت خەریکی نۆژەنکردنەوەی شەقامەکان بوو دەرزی بردبوو هەمووی پاک کردەوە چاکی کردەوە بۆیاخیشی کردنەوە بۆی جموجۆڵی بازرگانی نەوەستێ وە نەشوەستە بەڕاستی نەوەستە ئێستش خەریکی ئاوادانکردنەوەی و هێشتا خەڵک نەچوونەتە جێوڕێی خۆیان بەڵام ئۆتۆمبیلەکان بەڕاستی بینیمانن ئەمبەر و ئەوبەری شەقامەکە وێران بۆ بەڵام جادەیەکی قیری ڕەشی جوان و بۆیاخیش کرا ئەو بینیمان بەڕاستی ئەوان ڕێوانیان وایە ئۆتۆمبیلێک لە ناو شەقامەکانی کوردستانە ڕێگاکان نەک شەقامەکان تووشی کێشە دەبێت بۆی خراپی ڕێگەوبانەوە هیچ کۆمپانیایکی بیمە هەیە بیمەی بکە خۆی کۆمپانی بیمە هەیە بەڵام بەڕاستی ئەم گلەیم هەیە کە بەڕاستی بە تەواوی بە ئەرکی خۆیان هەڵناست زۆر جار هەبووە کە لەبەر خراپی ڕێگا یان پێچاو پێشبوونی بۆ نمونە ڕێگای حاجی و مەران شۆفر بە سعات 2 شەو هاتووە لە پێچەکە خۆی کۆنتترۆل نەکردووە بار کەوتووە بەڵام سعات 2 شەو ئەبێ چی بکە بیمە ئەلێ تۆ ئەبێ وێنەی لێ بگری و ڕاوەستی هاتان نەفەرێکی نوێنەرێکی کۆمپانیە من بێتەسم کاکە من لە ڕێگای حاج و مەرانم تۆ لە هەولێری من نوێنەر لەکوێتێ یعنی ئەم جۆرە یاسانەك دائنێ نوێنەر نایە جا ناچێ کاکە ئەم بارە 2 ڕۆژ لەوێ بمینە لەسەر ئەدا جادەکە بەقەت 2 سیارە ئەبێ هیچ نەکرێ ئەبێ بارەکە بیکە ناو سەر سیارە و خۆحافیز و بڕۆی بکرێتە سیارێکی تر نا هەر ئەم بار هەلگرەکە هیچی لێ نەهاتووە بەڵام بۆ نمونە ئێمە هەبووە ینی بارەکە کەوتووە لەبەر پێچەکە ئاسان بۆ هەڵگرتنەوەی بارەکە ناخ نەفەری هینایە کەسی هینایە ئیتر بکردووە بەڵام تۆ وەکو بیمە ناتوانانی پاری خودت لە بیمە وەرگری ئیلا ئەگەر شوێنەکە شوێنی وابێ کە نوێنەری کۆمپانی بارە عەزێتی بوو بێ کێز باجەکەیەدا خۆی ئەبێ بیمە بدە
ینی بیمە بەڕاستی کۆمپانیەکانی بار هەبووە لە ڕێگەی کۆمپانیاکەی تۆ بۆ نمونە هاتووە بەڵام بە سەلامەتی نەگەیشتەوە دەست من بەڵێ هەبووە کێی بژێرێ من مەجبورم پارەکەی بیدەم چونکە بیمە نەیدا سائق لەگەل شۆفەرە قسەم کردووە ڕووداوی وا ڕوویاوە بەڵێ هەر ئەم ئاخرە یعنی پێش 1 مانگ بوو ڕوویدا بەڵام زەرمەندی یەکەم ئەمن بوو چەند زەرەکە چەند بوو بۆن $4300 بوو کە بیمە وا بزانم ملیۆنێک و ئەوی کرد ملیۆنێک و نیو ئەگەر زیانەکە گەورەتر بێ تۆ دەرەقەتی دەی ئەبێ بێم یعنی ئەمە ئیتر بەداخەوە جۆری ئیشکردنی شەریکاتی لۆجستیک و گواستنەوە ئەو بار هەڵگرە هی شۆفێرەکە بوو بەڵێ مەرجە هەمووی شۆفێرەکە خۆی بێ بەڵێ بەداخەوە ئەم کێشەش هەیە ئێستا سنوور دراوە لە بۆ ئەم شۆفرانە ئەم بارهاڵگرانە کە لە سنووری حاجومەران ئیشەکەن تەنها ئەبێ ئەوی خۆیان هەبێ تەنها ئەبێ خەتی خۆیان بێ ئەنی شۆفەر یان ساحبی بارهەڵگر ئەوەکە با بڵێن ئەم خەتەی ئەکڕێ بای چەند دەفتەر و ئەتوانێت بارهەڵگرەکەی لەم کۆمپانیەکان خۆتان بارهەڵگرتان هەیە یان بۆ نمونە کاتێک کە ئەتانەوێت 20,000 تۆن برنج بگوازنەوە لەگەڵ کۆمپڵی کۆمپانیای ڕێکەون کە بارهەڵگریان هەیە ئێوە چیەکەن تۆ بزانە لە کوردستانە تۆ ناتوانانی بارهەلگیری خۆی بەکاربیێنی چونکە لە مەرزەکان تەنها بارهەلگرێک ئەتوانێت بچێ ئەم بارە بینێ کە خەتی هەیە لە ناو خەتی ئەم وڵاتی تراوانیە نەخێت لە وڵاتی تروانیە کۆمپانیای لۆجستیک خۆشی بارهەڵگری هەیە بەڵێ مەستبی ئەبێ هەیبێ یا شەرت نییە نە شەرت نییە بەڵام ئەگەر هەی بێت تەبعاً باشترە ئێستا بەسەلان من ئەمەوێت 10,000 تۆن پرتەقاڵ لە میسرەوە بگوازمەوە بەڵێ باشە لە ڕێگەی کۆمپانیاکەی تۆ بۆ نمونە تۆ چیم بۆکەی تۆ کۆمپانیان بۆ دۆزیتەوە کە بار هەڵگریانێ و شتەکەم بۆ نەقلەکەی نێوەنگیری چی ئێمە لە تورکیا 430 بار هەڵگرمان هەیە تەواو کە چونکە تورکیا یاسایەکەی فەرقا تۆ با بڵێن هەندێک گارانتی بانقی لە ئەم شۆفرە وەرەگیری کە ئەم بار هەڵگرا تەنیا لە بۆ کۆمپانیای تۆ ئیشەکە و لە ژێر ئەو گەرانتی یەک جار وەرەژیرێ یەک جار وەرەگرێت چونکە گارانتیەکە زۆرە بیانی گارانتیەکە دوو قاتی دوو جار پارەی ئەوی ترە ئەین تقریبان بای 30 دەفتەر گارانتی لە شۆفێرەکە گارانتی بۆ پارێ هەیە گارانتی بانقە ئەمە گارانتی بانق پێیان خۆ تو پارە بە من نادەی بەڵام ئەم بانقەکە چۆن گارانتی لەسەر چ بنەمایەک ئیتر ئەهێنن ئەوانەیە کە تۆ بڵێ وڵا شۆفر لەکوێ پارە ئەهێنێ صاحب عادەتەن ئەمەی کە بار هەلگری هەیە فەرقە لەگەل شۆفر زۆر کەم شۆفر هەیە لە تورکیا کە خۆی ساحبی بار هەلگر بێ بار هەلگر کەسێکە کە ئینڤستی کردووە پارەی هەیە و ئیشەکە و دەمنی شوا دەڵم شۆفێرەکە بێونە پارەی هەبێت ئەی شۆفێرەکە پارەی بار هەڵگرێکی نەبێت چۆن ئەتوانێت مڵکێک دابنێ کە بای $300,000 بێ لە بانک بۆی گەرانتی بکە بانقەکە شۆفر نایکا ئەم ساحبی ئەم بار هەلگرەکە یعنی تۆ لەگەڵ ساحبی بار هەلگرە تۆ ئەم اتفاقەکەی نەکە لەگەڵ شۆفر هیچ گەرانتێکی لێوە ناژیرێ باتەبان چۆن بەڵام شۆفرەکە ئایدی صاحب بار پێشتر و پرسیارم لە بەڕێستان کرد چی واکات منۆک و بازرگان بێن تۆ بکەم بە وەکیلی خۆمیتە تۆ کاڵاوشتمەکانم بۆ بگوازی تووشی لەوانە ناوبانگ بوو چی دیکە هەیە وا بکاکە من تو هەڵبژێرم نرخ جیاوازی هەیە بۆ نمونە لە نێوان کۆمپانیا و کۆمپانیاک ئەکر عینی کاڵا لە عینی شوێنەوە من بە هەرزانتر دەستم کەوێت لە کۆمپانیاکی گواستنەوە بەڵێ بەڵێ ئەمە خۆی بۆ نمونە ئەو نرخی ڕێخستووە من ئەلم خۆ گواستنەوەی دەریایی تۆ چەند لاینی بەحریت هەیە کە هەر کامیان بە گوێرەی سیاسەتی خۆیان بەهایەک داهێنن نرخێک داهێنن ئیتر تۆ کام هەرزانتر بوو بتوانی بە گوێرەی عیلاقاتی خۆت ئەمە هەرزانی وەرگری ئەمە یەکلا دوو هەندێک شوێن هەیە کە نە وەکو سرویس تۆ دەتوانی پارێک کەمتر وەرگری بۆ نمونە تۆ وتت لە مسرە تەواو تۆ بارەکەین من ئەو بارەی بە باخیرەوە ئەهێنم بۆ مرسین لە مرسین ئێمە کۆمپانی خۆمان هەیە
تەواو کەواتە کاتی کۆمپانیای خۆتە لە ڕووی ئەم تێچووە کە ئەبێتن لە بۆ خزمەت گوزاریەکان کە وەکو ئیتر ساحە و فلان و ئەو شتانێکە کرێ تۆ ئەیدەی لەوێ دیسان ئەگەڕێتەوە لەسەر کۆمپانی هەیە $300 وەکو خەدەمات وەرەگرێ کۆمپانی من لەوانەیە کەمتر وەرەگرێ بڵێ من بە $100 رازیمە ئەی مەجای معاملەکە لەکوێ لە خەدەماتەکە تەنها لە خەدەماتەکە یعنی لە گواستنەوەیە ناکرێت مەسەلەن من ئەو پرتەقاڵێکی گوازمەوە لە میسرەوە بە هەرزانتر دەسم کەوێت بجگە لە کۆمپانیاکەی تۆ یا هەموو یەک نرخە نا یەک نرخ نییە من ئەلێم بۆ نمونە تێچووی ئەم بارە ئەگەر $3,000 لە دوای $3,000 تۆ چونکە تێچووە تۆ دیارکە بۆ نمونە ئەمیش ئەڵە کەواتە یەک نرخە لەو حاڵە یەک نرخ نییە یەک نرخ وەکو تێچوو یەک نرخە وەکو تێچوون یەک نرخە بەڵام لە دوای ئەمە سێڤیس جیاواز سێڤیس کە کۆنتڕۆلی و سیعراناکە کێ کۆنتڕۆلی نرخی خزمەتگوزاری ئەو سێڤیزانە شەکە تۆ ئیدەی بۆ نمونە لە ئەخیرا من ئێوەم نییە لە ئەخیرا بە مناڵن زەحمە بێنە $10,000 لە گواستنەوەی ئەم بارە ئەوی کاڵێن $9,000 کێ کۆنتڕۆلی ئەمە کەس لە دوای نرخی سرویس پێک هاتنە لەگەڵ بازرگانە پێک بێ من وەکو بازرگان چۆن زیرەگم لەوەی کە فلانە کۆمپانیا بە $9,000 بۆ مەگوازێتەوە کاتی تۆ سال لە 2 یان 3 کۆمپانیا وەرەگری دیارە بێ کە نرخی نۆرمالی ئەم سرویسە چەندە لە باز کاک دکتۆر کورد خاوەنی بار هەڵگری خۆیەتی مەسەن کۆمپانیایشی گەورە بەسەر 5,000 بار هەڵگری گەورەی هەبێ یا بار هەڵگری دەریایی هەبێ و پاپۆڕۆوانە نییە یان فڕۆکەی هەبێ یا هەمووی بەکرێ نەخێر هەموو بەکرێ چییە وای کردووە کە ئەسڵەن پەیوەنی بۆ هە ئەو بزنسە لە جیهانە خۆی وا باشە تۆ بە کرێشتەکە بێنی نەک هەموو پارەکەت بێ بە شتەکەیان چۆن یان بۆ منە کۆمپانیا هەیە تایبەت بار هەڵگر بە نه من ئەوەی بۆ نمونە ئێستا من کۆمپانیای تورک ئەناسم کە ساحبی باخیرەیە زۆر باخیرەکانی ئێران خۆیان ساحبی ئەو شتن تێگەی و هەندێک شت هەیە کە یەک دامی حکوومەت لە بۆ بازرگانەکان دوو بوێری بازرگانەکان بەداخەوە کولتوری کارکردن لە دەرەوەی عێراق تۆزێ جێی خۆی نەگرتووە لە ناو کۆمەلگای ئێمەدا بە تایبەت بۆ بازرگانەکان ترسێکیان هەیە کە ئەگەر لە دەرەوەی وڵات ئیش بکەن چونکە نیان کردووە چونکە تەجروبەی ئەوان نییە چونکە ئێمە چەند ساڵە دەستمان پێ کردووە بە بازرگانی وەکو هەرێم چەند تۆ خۆت لەم جۆرە بازرگانی ڕازیت یعنی کە هەیەسە ئەمە بازرگانی پێڵەنمی کە لە کوردستان و عێراقا گوزەرێ نه ئەمە بازرگانی نییە بەڕاستی تو ئەگەر خۆی لە ئستانداردی جیهانیە سیر بکەی تۆ لە ڕێژەیەکی زۆر خوارەوەی ئەم ستانداردەی باسی دەواز نورەکانمان کرد حەزەکەم باسی شتێکم بۆ بکەی ئێمە لە وڵاتانی دیکە کاتێکە کەسێک بۆ بەرهێنەرە پارەی پێ کاچی بۆ فڕۆکەخانەکان فەرشی سووری بۆ ڕاخن چونکە هەلی کارە ڕاستێنێ پارە ئەباتەوێ ئێمە لە هەرێمی کوردستان لە دەواازە سنوورەکانە ئەوەنە ڕێز لە بازرگان و کاڵاکەی دەگرین ینی ئەزانی ساڵانێکی زۆر من هەنێک دەوڵەمانی خوا پێدا و دەناسم لە سەرەتای نەوەتەکاندا بەشێک لەم وڵاتە بەو پارەیە چوو بەڕێوەکە ئەوەیدا لە گومرگە 20 ملیۆن دینار و 40 ملیۆن دینار گومرگی داوە حکوومەت خۆ بەڕۆ خۆ نەنەوتمان هەبوو نە سایحەڤەی عێراقمان هەبوو ڕاستە حکوومەتەوەکو ئێستا گەورە نەبوو بەڵام بۆ پارەی ئەچوو بەڕێوە کە بازرگان لە گومرگەکان ئایدا هیچکە بازرگان هۆکاری ئەزانی هاوڵاتێکی ئاسایی توانێت یەک جارجوڵە پێکردنی پارەیە بەڵام بازرگان دەتوانێت تا 80 جاریش ئەم پارێ بجوڵێنێ جێشێک لەوانە گومرگە لە دەواازە سنوورەکانە چۆن مامەڵە لەگەڵ بازرگان و بازرگانی و کاڵایەکرێ بەداخەوە من بەڕاستی ناڵم 100% ئێمە خراپین وایە هەندێک کەواتە ئەبینین ئەو هەموو کالایەوە هاوردە دەکرێت بۆ کوردستان کەواتە ئێمە سیستمێکمان هەیە کەواتە ئیش پێ ئەکرێ بەڵام هەتا چەند هەتا چ ڕادەیەک لەگەڵ ئستانداردی جیهانی و ستانداردی دراوسەیەکانمان یەکین ئەمە گرنگە تەواو هەتا چ ڕادەیەک ئێمە یارمەتی باری تاجر ئەدەین ئی بازرگان ئەمە گرنگە من هەندێک تێبینی بچووک هەیە لەسەر ئەم بابەتە با بڵێم
بۆ نمونە تۆ لە ئیبراهیم خەلیلە باسەکەم یەکەم گرفتی سەرەکی بۆ ئێمە وەکو شەریکاتی لۆجستیک چای کردووە ئەمەیەکە لە ئیبراهیم خەلیل کە سنوورێکی حکومیە وایە سنوورێکی عێراقی و کوردستانیە وایە تاکە دەواازەی بەستنەوەی وڵهانێک لە وڵاتانی کەندا و عێراقا بە تووشی ئەوروپاشەوە بەڕای جەنابەت لە تورکیا سنوورێک هەیە کە پارە بە پارەی تورکی وەرنەگرێ مەسەن پارە بە ئێرانی وەرگێ یان پارە بە دۆلار دەکرێت بەداخەوە لە ئیبراهیم خەلیل هەموو ئەو مەساریفە کە ئەکرێت لە گومڕووکیش کە تۆ ئەیدەی بە حکوومەت دۆلارە ئەو لە حاجۆمەرانی شوانیە نەخێر حاجۆمەران بۆ بە دینار بە دینار هەموو سنوورەکان بە دینارە تەنها سنوورەکە بە دۆلارە ئیبراهیم خەلیل بۆچی وایە بەتەنیا خۆی ئیتر ئەم بۆچیە بەڕاستی لەوانەیە ئەگەر هۆیەکە بوترێت هەندێک ئەزانی پێشتر لە تەلەڤیزیۆن با بڵێن نەک لە رادیۆ بە داتا ڕوونم کردەوە کاتێک کە حکوومەت عێراق بڕیاریدا کە مامەڵەکردن دەواازە سنوورەکانە بە دینار بێ باسم لێ کرد کە لە گواستنەوەی کۆنتێنەرێکە بازرگان چەند قازانجەکە کە مامەڵە بە دینارە لە بریەوەی $100 بەرێ بە 148,000 بیگۆڕێتەوە 132,000 بات و ئەمە دواتر ئەم کاڵایە لە بازار خۆ بازرگان زەرەر ناکە کاک دکتۆر بازرگان باجی زۆری لە بسەنە ئەیدا بەس دوایی خۆ لە گیرفانی خۆی دەری ناکە لە گیرفانی هاوڵاتی وەرەگرێتەوە کاتێک کە تۆ باجی سەر مۆبایلە $10 زیاکەی بەڵێ ئەیدەیت بەس دوایی لە منی وەرەگریتەوە ئەگەر 11 لە من وەرەگریتەوە دەکەر وەرەگریتەوە حسابمان کرد کیلۆیەک برنج عفو کیسەیەک برنجی 10,000 لە بازار ئەبێ بە 9,000 دینار لە یەک کیسەیە 1,000 دینار فەرقەکات مادام مامەڵە لە دۆلارە و کراوە بە دینار ئەمە بەرژەوەندیە گشتێکەیە ئەمە نمونەیەکی خراپە باسی کرد چی دیکە نمونەی تر بەداخەوە یاساکان لە سنوورەکان یەک نین خۆی ناگرێتەوە ئەو یاسایە کە بڵێن لە ئیبراهیم خەلیلە لە حاجۆمەران فەرقە هەر لە نێوان هەرمی کوردستانی هەرێمی کوردستان هەندێک بازرگانی ئێرانی وان پێوتم بەڵام لانی حکومی هەرێمی کوردستان ئەڵێن هەموو یەکشتە تۆ ئیتر لە واقع چونکە من وایە زانیاریم هەیە وایە کامیان ئاسانترە چۆن مامەڵە لەگەڵ بازرگانە دەرواز سنوورەکانی چکە لە چەند ڕۆژی ڕابردووە وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان لەگەڵ دەستەی گشتی دەواازە سنوورەکان وەزیری دارایی باسییان لەوە کرد کە لایەن حکوومەت عێراقەوەی حراج کراون لەبەروی مامەڵەکردن لە دەواازەی پەروێزخان و باشمان خراپە و مۆقیفی ئەوان حراجی کردوون و ئەمە بڵاو کرایەوەم هەواڵە ئەی تۆ پێت وایە کامیان باشترە بۆ مامەڵەکردن لەگەڵ بازرگان و بازرگانی خۆی ئەمە وەکو ئەمەیە کە بڵێ خراپ و خراپتر من بەڕاستی باش لە هەندێک نقاط هەیە کە نبینێ کامیان کەمتر خراپە ئەتوانین بڵێن حاجی ومەران و ئیبراهیم خەلیل بەڵام حاجی ومەران چونکە دینار وەرەگرێ بەرای من زۆر باشترە چونکە هیچ جۆرە کێشەیەکی ئابووری و مالی بۆ ئیتر شەریکاتی گواستنەوەرگێتتر باشترە مامەڵەی من ڕۆتینیەکەن من با بڵێم لە ئیبراهیم خەلیل درایپۆرتیان داناوە تەواو یعنی بەندەری وشک ئەلەساس تەواو کە بارەکانی تایبەت وەکو دەرمان و بارەکە چەند جۆرە کالاتیا بێ بارەکانێک کە باری کارەبایی و ئەو شتانە ئەمە ئیتر لە ئیبراهیم خەلیلە تەخلیز ناکرێت ئەچێ بۆ ئەم درایپۆرتە تۆ درایپۆرت عادەتەن حکومەت ئەبێ دابنێ بەڵام ئەمە ئی شەریکاتی تایبەتە کە کولفەکەی کە بارهەلگرێک ئەچێ ژوورە و دەرێ هیچ نەبێ 500 هەتا $600 کولفەی لەسەر تاجرەکە ئاوا بەڵێ ئەمە یەکەکەی چییە ئەمە ئەم بارهەڵگەر دەرمانی پێچێ لەو گەراجە ڕایەگرێت چی بۆکەن ئاینی شت کە لە ئیبراهیم خەلیل لەکری بۆ شەکەن چونکە لە تۆ خۆ لە سنوورەوە چی ئەەکەی ئەمەیە کە فەحسی ئەم لەبەر خاتری چی $500 لێوەرەگرن لەبەر خاتری ئەمەیە کە ساحەیە کە دوخولی بۆ نمونە $100 وەرەگرن کە ئەلێ ئەم فەرمانبەرانە لەوێ ئیشەکەن پارەکەیان فەرقایانە بێت تۆزە زیاتر شتێکیان بدێ
تۆکو بازرگان چ قازانجێکەکەی وە ئەم $500 زیادە دەی قازانج چییە ئێستا ینی ئەم خزمەتگوزاریە لە کوێ خزمەتی بە بازرگانەکە کرد و تۆ $500 زیاد لێ وەرگرت ئەمەیە کە تۆ حسابی خۆت بکە ئیتر سنووری ئیبراهیم خەلیل سنوورێکی ئیتر بچووکە تەواو و تەنها دەبێتە هۆی ئەوە کە ئەم بار هەلگرا ئەچێ بۆوێ بچیتە ئوتێلێک بەڵێ ئەگەر نانی بەیانی نەبێ بە سعرێکە نانی بەیانی شێوە بە نرخێکە دروستە ئوتێلێک مەزبەحی هەبێت شتێکە نەیبێ شتێکی دیکە ئوتێلێک سەلاجەی ژوورەکە هیچی تیاوی لەگەڵ تیای نەبێ شتێکی دیکە دروستە من پارەی خزمەتگوزارێکی زیاترە دەم لەبەر خاتری چی ئەوە هێنێت هەندێک بار هەیە چونکە ئەو بۆ نمونە بار هەیە ئەبێ هەموو بارەکە دابەزێ ئەم شتە لە ئیبراهیم خەلیل ناکرێت چونکە سەحەیەکی وانە کاوە تۆکو بازرگان و کۆمپانیاکی لۆجست حەز دەکەی هەموو دەواازەکان لە ئیبراهیم خەلیل بچن نەخێر من جگە لە بابەتی دۆلارەکە نه چونکە یەکێک لە کێشەکانی ئیبراهیم خەلیل چییە کێشەیەکە کە زۆر بازرگان باسیەکە نمونەیە کە ئەوان کاتی نمونە ئەبن نمونونەکان بە شێوەیەکی بەڕاستی ستاندارد نییە تۆ بۆ نمونە ئەگەر باری فستەقت هەبێ تەواو و ئەم فستەقا کیسی 5 کیلۆی 10 کیلۆی 15 کیلۆی 20 کیلۆی تیاابێ تەواو ئەوان نایەن بڵێن کاکە بیکەنەوە بڵێن لە ڕووی فەحسی فیزیاوی و فەزی کیمیا و ئەوان با بڵێن 9 کیلۆ بارەکەی بیبن بۆ فەحس تەواو ئەلێن من ئەبێ ئەم کیسە 20 کیلۆیە ئەبێ 3 کیس بیبم ئەلێم کاکە بۆ 3 کیس ئەلێ چونکە یەکێکیان بۆ فیزیاویە یەکێکیان بۆ کیمیاویە و یەکێکیان ئیترناوێکی تر بۆ ئەمە دوای ئەلێ کاکە باشە تۆ فیزیاوی ناکرێ هەر لێرە لەسەر سیارە سەیریکەی کە فیزیاوی ینی چێ کە بزانی ئایا تاریخی ئەکسپایری هەیە نووسراوە با بڵێن ئەم زمانەی لەسەر نووسرا بە ئینگلیزی و عەربی و هەراوندا نەوەڵامی بەقەی چێکە بۆ سێدا نابێ ئاخر ناکرێت لە کیس خۆ تو ئەم فەحسە سامپڵێکی بچووکە خەیتە بەردەم فەحس سێ ئەبەن کە سیاسەتیان چییە کە ئەلێن من ئەم کیسە یەکەم ئەگەر لە فەحسا دەرنەچوو کیسی دووەم بەکارەینم ئەگەر ئەمەش دەرنەچوو کیسی سیام ئەمە یەک دوو کاتێ ئەم فەحسە تەواوە بێ کە حسابکە لە 20 کیلویی سێ برد لە هەموو ئەو وەزنانە هەتا ئەگەر هاتوو ڕەنگی کیسەکە فەرق بێ بەڵام مەوادەکە یەک بێ ئەمە دەلێ ڕەنگی کیسەکە فەرقا من ئەبێ سێ نمونە لەوە ببام ئەگەر تاریخی ئەکسپایر فەرقی هەیە بۆ ڕەنگی کیسەکە فەرقی هەیە کاکە کیس هەیە تۆکو بازرگان بۆ ڕەنگی کیسەکە جیاکی تۆ گەریەک شتە نا بزانە تۆ ئەی خۆ ئەوە من بزانە چایە ڕەنگی چاکە مەسەن سوورە نووسراوە معتەرە سەوزە ئەمە نازانم تەواو بێ بۆ نەچێ ئیتر ئەمە هەیە باشە بۆ نمونە ئەگەر تاریخی یەک ڕۆژ فەرق بێ ئەمە بڵێن با یەکی هەفت چاکراوە ئەمە لە دوی هەفتە چاکرایە کە یەک نەو ئەو یەک شتا ئەلێ چونکە تاریخەکەش فەرقا تەواو من ئەبستێ نمونەش لەوە بیبم یعنی هەر گۆرانکاریکی بچووک گریمان هەمووی یەک جۆر کیسیش بن بەڵام کێشەکەیان جیابێ 1 کیلۆیی 5 کیلۆیی 10 کیلۆیی 20 کیلۆیی بەڵێ کاکی گومرک پشکنینە چی پێ ئەو کاربەندە چییە کە لەوێ بەڵێ پشتینەکە لە 1 کیلۆیی 3 کیسە بە بەڵێ لە 5 سێ بە بەڵێ لە 10 سێ بە لە 20 سێ بە ئەی بە بۆ پشکنین بۆ پشکنین ئەلێ کاکە ئەم پشینەکەی تەواو ئەبێ احتیمال هەیە ئەمڕۆ سوبایان هەیە هەتا پشکنینی پێویستی بە 3 ڕۆژە کاتە پشکنین بۆ ئەکرێ ئەلێن کاکە ئۆکەی من وەڵامی پشکنینەکە هات دەرچوو ئەلی ئەمانەم نادەیتەوە ئەلێ نە ئێستا نابێ بڕۆ 3 ڕۆژی تروەرەوە تەواو تۆ ئەگەر لە خلالی ئەم 3 ڕۆژە کە لە بیرکەی و هەندێک جار ئەڕۆی ئەنن مدیر لێرە نییە کەچی تەنها 3 ڕۆژەکە تەواو بێ کە مدیر نەهاتووە یان هەنجەتێک بۆت پیا ئەکەن کە تۆ ئەم 3 ڕۆژە تەواو بێ کە 3 ڕۆژ تەواو و ئەلێ کوا بارەکەم ئەلێ بارەکە نەما بارەکان فرەدا بارەکە ڕۆشت تەواو بۆکوێ ڕۆشت نەماوە ئۆکەی دوایە بینی لە سەری مانگە هەموو ئەو بارانە خرە بێتەوە بە مزایدەوە ئەفرۆشرە بە تاجرەکان یعنی ئەم پرۆسەیە بەڕاستی من ناوەکەی نازام چی دابنم تۆ حسابی کە ڕۆژانە 2000 کۆنت سیارە ئەو زۆرتریش لە ئیبراهیم خەلیل داخلە بێ چەند نمونە لە هەمووان وەرگێ مەسە ئاتر ئەهێنرێت ئاتر تەواو نمونە کە ڕۆشت ینی ڕۆشت تەواو و
هەبووە کارگەیە کە ماوەتی سەرەتایی داخلەکە ئەم ماوە سەرەتایە لە دەرێ ناخورێ تەنها تۆ ئەتوانی بۆ نمونە شامپۆی لێ چاکەی شتێکی بەرهەمێکی لێ چاکەی تەواو ئەو بازرگانە کە بە مزایدەوە هەموو ئەو بارانەی کڕیوە تەلەفۆنی کردووە چونکە لەسەر نووسرای ناوکوپا ئەلێ کاکە ئەم سێ دەبەیەم هەیە تەواو بە چەندی لێمە کڕی ینی ئەمە کارەساتە بە چەندی لێمە کڕی چییە هەبووە پەتاتای چیپسمان داخل کردووە پەتاتای چیپس ئەم دیارەکە ئەم پەتای چیپسە ئیکام کۆمپانیا نمونەیان بردووە نمونەی پەتاتەکە لەسەر شار فرۆشراوە کە ئەستەن ئەمە بۆ خواردن بەکار نایە تۆ 2-3 ساعتش 3 ڕۆژش بیکە ناو ئاوەوە ناکڵێ تۆ ینی هەندێک شتێ چا نابێ ئەمە کارەساتە پەتاتەکە پەتاتی چیپسە بۆ کوڵان و مەرەگەی نابێت ئەم پەتاتێ دواتر بازرگانێک کڕیوێتی لە بازار فرۆشراوە لەسەر جادە ئەی بینی خەڵێک ڤیدۆی گرتووە وێنەی گرتووە ئەرێ ئەی ئەمە پەتاتەی ئەوە لە بازار چیەکە یان کۆمپانی بە خۆی تەلەفۆن کردو فستق تەلەفۆنیان بۆ کرۆتیانە وەرە فستقەکەی خۆتە پێفرۆشینەوە بڵێ ئەوە کویا من بڵێن دکتۆر ئەو بۆین باقی خۆتە بەچەند پێفرۆشم تۆ شەڵی کاکە هی خۆمە چیم پێفرۆشی نالی ئی خۆت نییە تۆ 3 ڕۆژ پێش کە داخل بووی ئێمە ئەمەمان فەحس کرد لە وڵاتی کەوانە نەخێر بە هیچ شێوەیە شێوەیە نییە نەوە گریمان ئەدەنەوە گریمان ئەیشدەنەوە ئایا لە هەموو کیسە فستقێک ئەوە نەوەرە ژیرێت نەخێر میکانیزمەکە چۆنە من زۆر بە دوو وڵاتی دراوسێ ئێران و تورکیامان هەیە تەواو یعنی حەزەکەن بە ڤیدۆوە بۆتان ئەنێرم پیشان بدەن هەر بارێک هەبێ کە پێویستی بە فەحس هەبێ تەواو بارەکە وشک بێ ئەسنان فەحس ناکرێ فستق وشکە بە هیچ شێوەیەک نەفەری ئەوان دێ دەستی لێ ئەداوتەوە فستقە تۆ چه فەحسێک ئەکرێ کرم لە یاوەشت لە یاوە سەیری ئەکەن لەوێ لەسەر سیارەوە ئەگەر وشک بێ سەیری ئەکەن بە سیرکردن حەلە بێ وشتە بە چاو سیرکەی و بەدڵ ڕەحمکەی ئەبێشتیوە ڕەنگات بنێڕێ سێکرێت کۆمەڵێک مادەی کیمیایی و هەنێک مەوادی مسەرتەنی پێوەیە خواردن بەڵێ خواردن جیا خواردن حسەکەی فستقی شەروایە خۆر خواردن نەنە مەبەستی من کە وشک مەبەستم لە بڵێ ئەتر و لە شتەکانی تریان مەوادە سەرەتایەکان کە بۆ خواردن بەکارنایەن ئەمەی کە پرۆسی خۆی هەیە بەڵام مهم ئەوەیە کە چەند لەم نمونەیە ئەبەن تەواو نمونونەکانی تورکیا زەرفێکی بچووکی ئەوەندەیان هەیە تەواو کە لە کیسە فریزر پێ ئەلێن لەمە بچووکترە کە لەوانێ بای 200 غرام نابێ هەر شتەکە بێ لەوە ئەیبەن بۆ فەحس بەشی فەحسە بن بەسی فەحسە بن بەشی سەری مانگی مزایدە نابن کە بە چەند دەفتەر ئەمبارەی بفرۆشن بەشی چنگێکە بن و تەواو وایە تەبان دەبێ وابێ وڵا ئەوە نمونەیەکی ئەوە بەس لە ئەو دەواازێ هەیە لە دەوازەکانی تریش وایە دەواازەکانی تر دەواازەکانی تر بەڕاستی وانە ئەوان بۆ نمونە ئەگەر لە کیسێک هەبێ لە کیس شتێک هەلەگرن دەواازەکانی عێراق هەرچەنە ئیترەوە شەڕێکی سیاسیە بەڵام عێراق بەردەوام باسیەوە کە هەرمی کوردستان پابەندی ڕێنمایی و بڕیارەکان نابێ مامەڵەکردن لە دەواازەکانی عێراقا دەوڵەت مەدارانەتر و ڕێک و پێکتریان ئەوانی هەرمی کوردستان چونکە هەرمی کوردستان ماوەیەکی زۆرە بە سیستمی ئەلکترۆنی و پێشکەوت و کارەکە زۆرجار کە باسەکرێت دەواازەکانی هەرمی کوردستان دەڵێن ئێمە دەمێکە ئەوەمان کۆن کردووە عێراق تازە باسیەکە عێراق ماوەڵک دەواازەکانە باشتر لەگەڵ بازرگان و بازرگانی و کاڵایە هەرمی کوردستان هەرێمی کوردستان باشترە کاری ناکرێنی بەڵام تۆ باسیەواکی کە لە دەوای هەرمی کوردستان هەنێک کێشە هەیە چیت چ شتێکەیە کە دەواازێکی دیکە هەرمی کوردستان کێشەی گەورە هەبێ لە فلانە دەواازەیە کێشەکان چین من یعنی بەسەوی تر ئەگەر دوو خولەکمان هەبێت چەنە دەمێکە هاوکاران ماڵێن بەسە بەڵام دوو خولەکی ترمان هەبێت باسی چی دەکەی کێشەی تر وکو چی کێشەی تر بەڕاستی ئەمە کە زۆر گرنگە هاوکاری لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فدرال بۆ نمونە بەڕاستی هەندێک شت هەیە من سیر ئەەکەم کە هیچ بەرپرسە گیان وەزارەتێک خۆی بە بەرپرس نازانێت بۆ نمونە حکوومەتی فدرال بە فەرمی بە نووسراو وتی هەر کالایەک لە سنوورەکانی هەرێمی کوردستان داخل بکرێ ئەگەر بێوێ بچێ بۆ جنوبی عێراقەوە تەواو ئەمە ئەبێ لە سەیتەرەکان بگیرێ
تەواو باشە. و فەرقی گومرکی لێ وەربگرێ وایە تەواو ئەمە ئەم کارە ساتە کە هیچ بەرپرسێک هیچ شتێک قسەیان نەکرد لەسەر ئەمە ڕاستە. بوو بە چی بوو بە شتێکی نوێ بە ناوی عبور کە من ئەبێ پارە 200 هەتا $1000 بیدەم بەو نەفرە کە لەوێ ڕاوەستایە هەتا سیارەی من نەگیرێ تەواو چونکە بەناو بازرگان یا کۆپانی لۆجستیک کۆنتوانیە لوجستیک بەڵام بە بازرگان ئەلێ کاکەم ئێم جەماعەتی عبور لەوێنە تەواو پێشوەختە ئێمە ئەلێن فلان سیارە ئەوی مەکەن 200 هەتا $1000 تۆ ئەیدەی هەتا ئەمبارە بەبێ ڕۆشتن لە بۆ ئەو پرۆسە بچێ بۆ چونکە ئەگەر سیارە بگیرێ تەواو گەندەلیەکی زۆرتر ڕوەدا ئەمە خۆی گەندەلیە تۆ 200 هەتا $1000 تەواو ئەو پارێ بۆ کێ بوو نە لە بۆ هەرم نە لە بۆ عێراق حکوومەت وایە تەنها لە بۆ هەندێک کەس کە لەوێ ڕاوستان ئەوە بەڵام ئەگەر سیارە بگیرێ سناریۆکەی وا ئەکەن ئەلێن ئەم بارە ئەسەن قاچاقا ناوی قاچاق لەسەرداانێن سیارە بار هەلگر ئەوانە دەستی لەسەرداگیرێ فێرۆمانە هەموو شۆفر لە 6 مانگ هەتا 2 سال سزا ئەدرێ ئای بەڵێ تەواو و زۆر کۆمپانیا هەبووە کە ئەبینی عبوری نەکردووە کە توش بووە لە جێی $200 و $1000 دوو دەفتەر هەتا 3 دەفتەر بەرتیلی داوە کە بەس ئەم مەوزوع ڕوونەدا تەواو چونکە ڕوو بدا ئەگەر 6 مانگ یان 2 ساڵ ئەگەر شۆفر حکم بکرێ مانگانە تۆ چی ئەبێ نەکە بەس پارە ینی نەفسیەن تۆ حساب کە دەبیە هۆی ئەوە کە ئەم شۆفرە 2 ساڵ لە سجن بێ باش ئەو پارەی لە کۆتاییە تۆ لە بازرگانەکەی وەردەگریتەوە نەخێر بازرگان ئەلێ من هیچ لاقم پێ نیە بەڵام تۆ کری گواستنەوە زیادەکەیت لەسەر بازرگان کری چی ئەو بارەی کە پێش بە $10,000 بۆ منە ناردانەوە ئێستا بە $10,000 بۆ من ئەمە پێک هاتنە لەگەڵ بازرگان پێی ئەلێ کاکە ئەم بارە ئەگەر بمەوە بنێرن بۆ جنوبیان بێت تر هەموو بازرگانەکان ئەزانن ئێستا ئەمە شتێکە هەموو بازرگانەکان ئەزانن بۆ تەسیری لەسەر بازرگانی کردووە کاکە چۆن نەیکردووە کەمی کردووە یا نرخی زیاد کردووە یا هەردووشیان نا کەمیشی کردووە هەندێک بازرگان هەیە ئەلێ کاکە من ناوێرم هەبووە ئاخر تۆ عبوری شەکەی بە سوتفە ئەبینی ئەو قەڵەمی ئەو خەتی ئەو ناخوێنێتەوە ئەو وای کردووەت خەڵک ڕێڕۆ بازرگانەکەی بگۆڕێ لە باکوورۆشت نەهێنێت و لە ئەو قەسرەوە بهێنێت و یان چۆن ئەگەر شتێک لە عێراقەوە بێ بۆ هەرێمی کوردستان ئەوان ئەو پارەی هەلێ دەسەنن یا بەس لە هەرێمی کوردستان نەخێر چونکە ئەمە قەراری حکوومەت کەواتەوە لە تۆکە کۆپانەی لۆجستیک بەڵێ و کۆکو بازرگان لە باشوورۆ شتەکە بێت لە باشوورەوە بینی و ڕێڕەوەکەت گۆڕی وەقڵێ تەبان چونکە تووشی غەرامە ئەبم تووشی کێشە ئەبم شتەکە بە دڵنیایکی و تەواو ناکرێت باڵە دکتۆر زۆر سپاس دەکەم بەڕێز من ئەمە بیدایەتێکی سەرتایکی زۆر باش بوو بۆ گفتوکردن لەگەڵ بەڕێستا لە ماوەکانی داهاتووشە میلم لێ هێناوەتەوە بەردەوام بین گفتوگوێت چونکە بەڕاستی زۆر گرنگە هەتا ئەم باە لەو کوونەوە بێ ئەم گفتوگویانە هەر بەردەوامە بن بە تایبەت سیستمی بازرگانی و گواستنەوەی بازرگانی زۆر شتێکی گرنگە کێمە بەردەوام چاودێری بکەین ئەزانن بیسەرانی بەڕێز کاسبکارانی خۆشەویست ئێمە ماوەیە لەمە پێش باسی ئەومان کرد بۆی هێرشی حوسیەکانەوە نرخی تاقمی قەنەفە لە هەولێر $200 چوو بۆ سەریەوانی گرانبەها بوون لە چینەوە هات هیچ ڕەپێکی بە دەریای سوورەوە نییە بۆ کاڵایەک دەچینەوە دێت بۆ هەولێر بۆ عێراق نرخەکەی گرانە بێت چونکە نرخی ئەیشورانس و بیمە لە جیهاندا بەرز بوو کری گواستنەوەی بەرز کردەوە نرخی سوتەمەنیش بەرز بووە بۆیە بە تایبەت لە سەردەمی کۆرۆنا و دوای ئەوی کۆرۆنا کۆتایی پێهات و بازارەکانی جیهان هەمووی کرانە و وڵاتانی جیهان برسی بوون کۆنتێنەر بەرنەئەکەوت کری گواستنەوە زۆر بەرز بوو وای لێ هاتبوو لە $4,000 بۆ $12,000 بەرز بوو لە 200 بەرز بوو بەهەرحاڵ گرنگەوەی بزان لەگەڵ چیا مامەڵە دەکەن چونکە هەن بەڕواڵەت شۆخ و لەبارن بەڵام دوورکوژی نزیک خەسارن بەخوای گەورەتان ئەسپێ